وشکە ساڵی و کەمبوونەوەی ئەوی ژێرزەوی نەبوونی پلان و پرۆژەی فریاگوزاری خێرای ئاو لە پارێزگای سلەیمانی بۆتە ئەو مۆتەکەی بەرۆکی هاوڵاتیانی گرتووە ئیدارەی شارەکەش خەمسارد و بێباک لەو مەترسیەی کە ڕەنگە کارەساتی مرۆیی بەدوای خۆی دابێنێت. ئێرە بەنداوی چەقچەقە کە نزیکەی 1 کیلۆمەتر لە هاوینە هەواری سەرچنارەوە دوورە. 19 ساڵە ئەم شوێنەی کە منی لێوە ساوم دا ڕووخا و هەرەسی هێناوە، بەڵام تا ئێستا چا نەکراوەتەوە. ئەم بەنداوەی چەقچەق بەرزەکەی 13 مەترە، توانای گلدانەوەی 3 ملیۆن مەتر سێژە ئاوی هەیە. لە ساڵی 2002 بەردی بناغەکەی دانرا، 4 ساڵ دواتر کارەکانی کۆتایی هات، بەڵام بەرگەی یەک وەرزی بارانبارینی نەگرت. لە سەرەتای مانگی شوباتی ساڵی 2006 بەشێکی بەنداوەکە هەرەسی هێنا و ڕووخا. لە ساڵی پارەوە کەمپینێک ڕاگەێنراوە بۆ نۆژەنکردنەوە و چاکردنەوەی ئەم بەنداوە، بەڵام هەوڵەکان هەر لە چوارچێوەی کەمپینان و تا ئێستا مژدەیەکی دڵخۆشکەر نییە بۆ چاکردنەوە و نۆژەنکردنەوەی ئەم بەنداوە. گرفتی وشکە ساڵی و کەمی بارانبارین دیاردەیەکی سروشتیە و ئەگەری دووبارە بوونەوەشی زۆرە، بەڵام دەبێت حکوومەت پلانی گرنگ و دوورمەودای هەبێت. ئێستا لە پارێزگای هەولێر پرۆژەی فریاگوزاری خێرای ئاو کاری لەسەر دەکرێت. بە گوتەی سەرپەرشتیارانی پرۆژەکە کێشەی چەند ساڵی کەمی ئاو لە هەولێر کۆتایی پێدێنێت، بەڵام لە سلەیمانی هیچ هەوڵێکی هاوشێوە نییە. شارەزایەکی بوارەکەش دەڵێت ئەوانە پلانی لۆکاڵین و مەترسیەکە لەوە گەورەترە. معالەجەیەکی استراتیژی نییە. تۆ استراتیژی ئەبێ پرۆژەت هەبێت بۆ ئاوی خواردنەوە، ئەبێ پرۆژەت هەبێت کە ئاوی پیس خراپت کردووە کە تۆ بۆ ئاوەڕۆ ڕیسایکڵی بکەیتەوە، پاکی بکەیتەوە بۆی ئاوە پاکراوەکە بۆ کشتتوکاڵ و بۆ شۆردن بەکاریبێنی ئاوە پاکەکە بپارێزی، جۆرایەتی ئاوەکەت بپارێزی. وشیاری بەس نەک بەس کۆمەلگا وشیاری بێ، حکومەت شەبێ وشیار بێتەوە لەسەر مۆزە کە بۆ بێ ئەولەویەت بدا بە ئاو، نەک ئەولەویەت بدا بە نەوت، ئەولەویەت بدا بە شەڕ، ئەولەویەت بدا بە چەک، ئەولەویەت بدا بە ئەولەویەت بدا بە ئاو، چکە ئەمنی ئاوت پارێزراوە بێت، ئەمنی غیزاییت پارێزراوە، ئاسایشی ئاوت پارێزراوە. ئەوە تا تورکیا و ئێران بە ئاسایشی ئاوە چەند محارەبانەکەن. بە تەنها بەنداوی چەقچەق نییە کارەکانی بەنیوە ناچڵ جێهێڵدراون، بەڵکو لە سنووری شارەکە هەریەک لە بەنداوی سورقاشان، خۆرنەوازان، باسەرە و زەلان پشتگوێ و فەرامۆشکراون. هیچ هیوایەکیش نییە بۆ کارکردنەوە لەم بەنداوانە. ئەمە بەردی بناغەی بەنداوی زەلانە لە ناوچەی شارباژێر کە لە ساڵی 2014 ئەم بەردی بناغەیە دانرا. ئەو کات بارۆز حەمەساڵح پارێزگاری سەیمانی بوو، وا بڕیار بوو کارەکانی ئەم بەنداوە لە ماوەی 1095 ڕۆژدا سەرجەم کارەکانی کۆتایی بێت، بەڵام ئێستا زیاتر لە 8 ساڵ بەسەر ئەو وادەیەدا تێپەڕیوە، هێشتا کارەکانی لە 40 تەواو بوون. کاری جێبەجێکردنی ئەم بەنداوە کۆمپانیایەکی ئێرانی بوو. ئێستا ئەگەر لە دیمەنەکانە ببینن سەرجەم مەکاین و کەرەسەکانی ئەو کۆمپانیایە لێرە ماون. تەنها چاوەڕێی ئەوەن کە حکوومەتی هەرێمی کوردستان پارەیان بۆ دابین بکات و ئەمانیش دەست بکەنەوە بەکارکردن لە بەنداوەکە. لەگەڵ کارمەندی کۆمپانیای جێبەجێکاری بەنداوەکە کەوتمە گفتوگۆ. ئەو گوتی ئەم بەنداوە هیچی کەمتر نییە لە بەنداوەکانی وڵاتی ئێران، بەڵام نەبوونی پارە و نەختینەی پێویست کارەکانی ئێمەش و بەنداوەکەشی پەک خستووە. ئەم چەند ساڵە وێستاوە فقط ئیش و کاروباری ئەوە کە نەیکردووە پارەست کە حکوومەت ئەلان پارە بە هەر ئیمڕۆ دەسەکەر بەنیش کێشێکی لە تەرەف کۆمپانیاوە نییە. ئێوە هەموو ئامادەکاری یەکتان کردووەوە، کابینە هەیە، مەکاینەکان هەموو شتی ئامادەیە. ئەوڵا هەم لە گەڵابە، هەم لە حەفارە، لە شۆپە، ئەوەدە لە شوێنی خۆتی سایەقەکان، کارمەندەکان، مدیرەکان، هەموو شتی کێشەی نییە. ئەم بەنداوەی زەلان توانای گلدانەوەی 25 ملیۆن مەتر سێژە ئاوی هەیە، بەرزەکەی 45 مەترە و پانەکەی 50 مەترە. لە ساڵی 2016 بەهۆی بارانبارینی زۆرەوە بەشێکی بەنداوەکە داڕۆکە. لە دوای ئەو ڕووداوە ئیتر کارکردن لە بەنداوەکە وەسا و تا ئێستا بەردێک نەخراوەتە سەر بەردێک. شارباژێڕەکان بە هیوا ئومێدێکی زۆرەوە لەم پرۆژەیەیان دەڕوانی، چونکە جگە لە گلدانەوەی ئاو ناوچەکەی دەکردە شوێنێکی گەشتیاری و ئاوێکی زۆریشی دابین دەکرد بۆ ئاودێری و وزەی کارەبا و
بەخێوکردنی هەزاران ماسی لە ناوچەکە. ئەگەر لە داهاتووە بۆ نمونە وشکە ساڵیکە ڕووبات دەبێت حکومت چ پلان و چ استراتیژیەکی هەبێ بە دروستکردنی نەک ئەم بەنداوە چەند دەبێت چی بکرێ بە بڕایتەوە وەڵا بێ بەنداوەکان بکرێ ئەبێ ئیشان بۆ بکرێ لەبەرەوەی ئێمە هەموو شوکارەکان لەسەر ئاوە ئەمە چارەسەر بکرێت مەگەر ئاوی تێبێت نەڕوە ئاوەکەی بە فیڕۆ نەڕوات بۆ شارباژۆر زۆر باشە تەنانەت بۆ بەرزیەکان سلێمانیش باشە بۆ چیتەک باشە هەمووی سوودمەند دەبێت ئەم منطقەیە هەمووی سوودمەند دەبێت گەر بەبێ ئاویش بێ هەر ماسیشی تێکەن بەکەمەوە 500-600 کەس ئیسفادەی لێ. سەرچاوەی ئاوی خواردنەوەی سلەیمانی ئاوی دوکان و سەرچنارە. ئاوی دوکان زیاتر لە 10 مەتر دابەزیوە و سەرچناریش نزیکە لە وشک بوون لە کۆی 510 بیری شارەکەش کە بە فەرمی تۆمار کراون نزیکەی 200 بیریان بە تەواوی وشک بوون و ئەوانی دیکەشیان ئاویان تەواو کەمی کردووە. ئیداری شارەکەش هیچ هەنگاوێکی جددی نییە نەبۆ دروستکردن و چاکردنەوەی ئەو بەنداوە ڕووخاوانە و نەبۆ دامەزراندنی پرۆژەیەکی فریاگوزاری ئاو کە لایەنی کەم خەڵکی لە وەرزی گەرما و هاویندا ترسی لە کەم ئاوی نەبێت. هەردی عوسمان، زوومی سلەیمانی.